بیرکاری پۆلی هەشتەمی بنەڕەتی لاپەڕە هەشت. ڕاهێنانی ئاراستەکراوە. لێرە ڕاهێنانەکان زۆرن، زۆر بەشیان بە یەک دەچن. ئەمن هەندێکیان شیکار دەکەم، هەندێکیان دەهێڵمەوە. پرسیاری یەک سادە بکە. 11 دابەش 22. گەورەترین کۆڵکەی هاوبەش چییە؟ هەمیشە ڕەنگە بیر لە ژمارە 2 بکەمەوە بزانم بەسەر 2 دابەش دەبی نابی، چونکە 11 ژمارە چی تاکە بەسەر 3 نابی، چونکە 11 دابەش ناکرێ بەسەر 3. ئەگەر بەسەر 2 نەبوو بەسەر 4ش نابی، چونکە خانە یەکان 5 نییە بەسەر 5 نابی. ئەگەر بەسەر 2 نەبوو بەسەر 6 هەر نابی، و بەسەر 7 نابی دابەش ناکرێ، بەسەر 8 هەر نابی چونکە بەسەر 2 نەبوو بەسەر هیچ ژمارە چی جووت دابەش ناکرێ. کەواتە دەزانم بەسەر ئەو ژمارانە هیچ نابی، ئەدی بەسەر چ دەبی؟ بەسەر تەنیا ژمارە 11 سەرە و ژێرە. کەواتە دابەشی 11 دەکەین سەرە و ژێرە. 11 دابەش 11 1، 22 دابەش 11 2. لەوەی سادەتر نابی. پرسیاری 2 کەمەکەی وەکو خۆی دەنووسمەوە. هەردوو ژمارەکان جووتن، کەواتە بەسەر 2 دابەش دەبی. 6 دابەش 2 3، 10 دابەش 2 5. تەواو چیتکە ناکرێ. پرسیاری 3 ئەگەر نەزانم بەسەر ژمارە چی گەورەتر لە 2، هەمیشە بە 2 دەست پێ دەکەم. ئەگەر کرا 16 و 24 دابەشی 2 دەکەم، 8 و 12. دیسان دابەش 2 4 و 6. دیسان دابەش 2 2 و 3. ئەگەر نا یەکسەر بزانم، یەکسەر دابەشی 8 دەکەم سەرە و ژێرە کە گەورەترین کۆڵکەی هاوبەشە. پرسیاری 4 پێش هەموو شتێکی کەمەکەی دەنووسمەوە. ئەو کەمەش کە هەیە چ لە سەرێ بنووسم، چ لە خوارێ، چ لە تەنیشتەکەی، هیچ کێشە نییە ئەگەر تەنیا یەک کەم هەبوو. کۆڵکەی هاوبەش 49 دابەش 7 7. 11 دابەش 7 1، 7 7 لە 11کەی دەمینێتەوە 4. 42 دابەش 7 6. چیتکە سادە ناکرێ. پرسیاری 5 کۆڵکەی هاوبەش 7ەیە، کەواتە سەرە و ژێرەی دابەشی 7 دەکەم. 17 دابەش 7 1، 51 دابەش 7 3. پرسیاری 2 هەر یەک لەم ژمارە دەیانە بە شێوەی کەرتێکی سادە کراو بنووسە. 2 ڕێ هەیە، 2-3 ڕێ هەیە لۆ ئەوەی ئەمن ژمارەی دەی بکەمە کەرت. ئاسانتریان ئەوەیە کە هەمیشە بنووسم یەکسانە بە و هێمای کەرتی بنووسم، بژمێرم ئایا لە لای ڕاستی فاریزە چەند خانە هەیە. لێرە 2 خانە هەیە، 7 و 5. کەواتە یەکسەر دابەشی 100 دەکەم. ئەگەر 3 خانە هەبوو دابەشی 1000، 1 خانە هەبوو 10 و هەتا دوایە لەسەری کەرتەکەی چ بنووسم؟ ئەو ژمارەی ئێرە دەنووسم بەبێ فاریزە، کەواتە 75. ئەوە کەرتەکی باشە، بەڵام سادە نییە. کو سادەی کەم؟ دابەشی 5 دەکەم. 7 دابەش 5 1، و 25 دابەش 5 5. 10 دابەش 5 2 و 0. دیسان دابەشی 5. 15 دابەش 5
سێ و بیست دابش پێنج چار. سێ لە چار هەیە یەکسەر دەزانی 75 واتە سێ لە چار. ئەگەر یەکسەر بزانی یەکسەر دەنووسی سێ لە چار. پرسیاری 7 لێرە ژمارەی تەواوم هەیە. دەتوانم ئەو ژمارە تەواوی ئەوها بنووسم یەکی تەواو، لێرەش بژمێرم سێ خانە واتە 1000 و 125ەکەی لێرە بنووسم، بەڵام ئەوە سادە نییە، دەبی 125 و 1000 دابەشی گەورەترین کۆڵکەی هاوبەش بکەم. پرسیاری دا یەکسانە بە دەژمێرم 1 2 3 4 1 2 3 4 ژمارەکەش لەسەرێ دەنووسم. خوێندکاران دەتوانن ئێستا سەرە و ژێرەی دابەشی دووی بکەن، بزانە دابەشی گەورەترین کۆڵکەی هاوبەش بکەن. هەر یەک لەم کەرتانە بە شێوەی ژمارەیەکی دەی بنووسە. لێرەش 2 ڕێ هەیە. یەک لەوانە ئەوەیە ئەگەر توانیم ژێرەی کەرتەکان بکەمە 10 یان چەند جارەکانی دەواتە بیکەمە 100 1000 10,000 و هەتا دوای. ئەوە ڕێگایەکە لە ڕێگایەکان. ئەگەر نا ئەو ڕێگایم پێ باش نەبوو، سەرەی کەرتەکەی دابەشی ژێرەی کەرتەکەی دەکەم بە دوور و درێژی. ئەمن لێرە پرسیاری 11 دابەش دەکەم واتە 5 دابەش 8. 5 دابەش 8 نابی چونکە 5 گچکەیە، سفر و فاریزە و سفرەک زیاد دەبی. 50 دابەش 8 6 جار 8 48. 50 کەم 48 2 دیسان سفرەکی زیاد دەکەین. 20 دابەش 8 2 2 جاران 8 16. 20 کەم 16 4 دیسان سفر 40 دابەش 8 5 کەواتە بووە چ 0 6 2 5. ئەوە بووە ژمارەی دەی. پرسیاری 12 لێرەش هەروە دابەش دەکەم، سفرەک لێرە زیاد دەبی. 30 دابەش 5 یەکسانە بە 6 6 جار 5 30 تەواو. لێرە دیسان کەم 5 دابەش 12 واتە 50 دابش 12. ئەوەی دەهێڵمەوە لۆ خوێندکاران. پرسیاری 14 37 دابش 20 وەکو کرد بینووسم، چونکە 37 گەورەترە لە 20 کەواتە یەکی تەواو هەیە. لەو 37 کەم 20 دەمێنێتەوە 17 دابش 20. ئەوها دەتوانین بنووسین، پاشان دەتوانین ئەوها بنووسن یەکی تەواو فاریزە 17 لە 20 ئەگەرە من ئەو 20ەی بکەمە بیتە 100 ئەگەر لێکی دەم لەگەڵ 5 هەتا لە 100 لێرە بنووسم ئەو ژمارەی کە هەمە. لێرە لێک دەدەم 5 جار 7 35 و 5 جار 1 5 و 3 8. ژمارەکە بووە یەکی تەواو 85 لە 100. پرسیاری 15 1 دابش 9 ئەمن دابش دەکەم ئەوە 10 دابش 9 1 1 جار 9 9 10 کەم 9 1 دیسان 10 دابش 9 1 واتە هەتا دوای هیچ دوایی نایە. دەتوانین ئەوها بنووسین کە
یەکەکە دووبارە دەبیتەوە، نازانم کو دەنووسرێ، ئایا ئاوها دەنووسرێ، کە یەکەکە دووبارە دەبیتەوە هەموو جارێ دوایی نایە. پرسیاری 4 بەهای هەر یەک لەم بڕانە بدۆزەوە. پرسیاری 16 ئەو هێمایە واتە ئابسولوت ئەگەر هێمایەکەی لابین ئەو ژمارەی لە ژێر هێمایەکەیە هەمیشە دەبیتە کۆ، دەبیتە پۆزیتیڤ، دەبیتە موجب. کاتە کەم سێ بینمە دەرێ لە ژێر ئەو هێمای وەکو سێی دەینووسم. 11ش بینمە دەرێ ئەویش هەر بەخۆی موجبە، هەر موجبیش دەمێنێتەوە، پاشان کۆیان کەمەوە 3 و 11 یەکسانە بە 4. پرسیاری 17 2 کۆ 9 هەموو کەس دەزانی دەکات چەند دەنووسین. پرسیاری 18 22 کەم 7 با یەکەم جار هەر ئەوها بێ، 12 کەم 7 5 15 و پاشان هەر دەکا 15. پرسیاری 19 8 کەم 8 یەکسانە بە 0 و هەر دەکا 0. ڕاهێنانی ئازاد سادە بکە. 21 دابەش 28 ئەمە دەبی بگەڕێم لە دوو ژمارەک کە کۆڵکەی هاوبەش بی، 2 نابی، 3 نابی، 4 نابی، 5 نابی، 6 نابی، بەڵام 7 دەبی. 21 دابەش 7 3، 28 دابەش 7 4. لێرە 5 کۆڵکەی هاوبەشە، دابەشی 5 دەکەم. 25 دابەش 5 5، 6 دابەش 5 1، 15 دابەش 5 3. لێرە دابەشی 17. لێرە هیچ ناتوانین هیچ بکەین، هیچ کۆڵکەچی هاوبەش نییە، وەکو خۆی دەنووسینەوە. و لێرە دەتوانین دابەشی 5 بکەین. پرسیاری 34 24 ببورن. پرسیاری 2 هەر یەک لەم ژمارە دەیانە بە شێوەی کەرتێکی سادە کراوە بنووسە. وەکو کەرت لێرە چونکە یەک خانە هەیە کاتە یەکسەر لێرە دەنووسم 10، ئەو یەکەش لەسەرەوە، 3 تەواو و 5 لە 10. بەڵام 5 لە 10 سادە نییە، ئەگەر سادەی کەم دەبیتە 3 و 1 لە 2. لێرە 3 خانەمان هەیە لە لای ڕاستی فاریزە، 1 2 3. پاشان ژمارەکە بەبێ فاریزە دەنووسرێتەوە 72. بەڵام کورتکردنەوە هەیە، هیچ نەبی لەسەر 2 یان لەسەر 4. خوێندکاران دەتوانن کورتکردنەوەی بکەن هەتا بگەینە کەرتێکی سادە. لێرە کەم 3 خانە هەیە لە لای ڕاستی فاریزە، 1183. وابزانم هیچ کورتکردنەوە نییە لە مابەینی 1183. پرسیاری 29 3 تەواو و لێرەش 1000، لێرەش 4 کورتکردنەوە هەیە لە مابەینی 4 و 1000 دابەش 4 دەکەین سەرە و ژێرە. پرسیاری 3 هەر یەک لەم کەرتانە بە شێوەی ژمارەیەکی دەیی بنووسە. دیسان 30 دابەش
هەشت، 3008 24 30 کەم 24 6 6 دابش 8 7,008 56 دەمێنێتەوە 4 40 دابش 8 5. لێرە خوێندکار دەتوانێت بەخۆی دابشکە هەفتای دابشی 12 بکە بزانە چی لێدێ. لێرە 5 دابش 9 یەکی تەواو دەمێنێتەوە 4 لە 5. لێرەش ئەو 20ەی دەتوانین بکەینە 100 بکەینە کرد دوای بکەینە ژمارەی دەی. کاتە لێکی دەین لەگەڵ 5 100 5,3 15 5,1 5 یەکی 6. ئەوجە کورتکردنەوەی بکەین یان ئەو هابینووسین 0.65 لە 100. ئەوە ئاسان بوو. پرسیاری 34 8 دابش 5 1 و 3 لە 5 3 لە 5 دەتوانین بیکەینە یەکچی تەواو و پێنجەکەی بکەینە 10 واتە لێکماندا لەگەڵ چ بووە 10 لێکماندا لەگەڵ 2 کەواتە ئەوها دەنووسین یەکی تەواو و 6 لە 10 وەکو ژمارەی دەی ئاوا دەینووسی. لێرەش نەمنووسی وەکو ژمارەی دەی ببورن ئەوها دەینووسم پێنجەکەی دەکەمە 10 یەکی تەواو واتە سەرۆ ژێرەی لێک دەدەم لەگەڵ 2 کەواتە یەکی تەواو و 8 لە 10. پرسیاری 4 بەهای هەر یەک لەم بڕانە بدۆزەوە. لێرە 7 و کۆ 14 هەموو کەس دەزانێت 7 کۆ 14 دەکات چەند. پرسیاری 36 19 کەم 13 19 کەم 13 یەکسانە بە 6. لێرە 28 کەم 18 یەکسانە بە 10. لێرەش یەکسانە بە 9. ڕاهێنان و جێبەجێکردن بەراورد بکە گچکەترە لە یان گەورەترە لە یان یەکسانە بە بنووسە. پرسیاری 39 لە لای دەستی ڕاست کەم چار هەیە لە ناو هێمای ئابسولوت ئەگەر بیهینمە دەرێ یەکسان دەبی بە 4 تەواو بە پۆزیتیڤ. لێرەش 3 بێگومان 4 گەورەترە لە 3. پرسیاری 40 لە لای دەستی ڕاست 3 کەم 5 یەکسانە بە کەم 2 لە ژێر هێمای ئابسولوت دەبیتە 2. لێرەش 5 کەم 3 یەکسانە بە 2 کەواتە یەکسانە بە. پرسیاری 41 لێکدانی کەم لەگەڵ کەم یەکسانە بە کۆ کەواتە 5 کۆ 3 دەبیتە 8. لێرەش 5 کەم ئەوهای لێدێ 5 کەم 3 چونکە لە ژێر هێمای ئابسولوت 5 کەم 3 یەکسانە بە 2 8 گەورەترە لە 2. پرسیاری 42 3 کەم 5 یەکسانە بە کەم 2 بەڵام لە ژێر ئەو هێمای دەبیتە کۆ 2. لێرەش 3 کۆ 5 یەکسانە بە 8 کەواتە 2 بچووکترە لە 8. پرسیاری 43 3 و 5 8 و 3 لەگەڵ 5 لێرەش 8 کەواتە یەکسانە بە.
پرسیاری 44 1 و 2 لە 3 کە لەژێر هێمای بێتە دەرێ دەبیتە پۆزیتیڤ. 1 و 2 لە 3 بێگومان گەورەترە، ناگەورەتر نیە لێرە 3 دابەش 2 دەکا 1 لە 2 2 لە 3 گەورەترە یان 1 لە 2 2 لە 3 گەورەترە، کەواتە ئەو هێمایە. کوزانیم 2 لە 3 گەورەتر لە 1 لە 2 ڕێسایەک هەیە ئەوهایە 1 لە 2 1 دابەش 2 گچکەترە لە 2 دابەش 3 ئەویش گچکەترە لە 3 دابەش 4 ئەویش گچکەترە لە 4 دابەش 5 بچووکترە لە 5 دابەش 6 بچووکترە لە 6 دابەش 7 بچووکترە لە 7 دابەش 8 و هەتا دوایی. کاتە ئەوها دەزانین ئەگەر ئەو کەرتانە هەبوو کامەیان گچکەیە و کامەیان گەورەیە، ئەوە لە هەمویان بچووکترە. وەکو دەبینن ئەو ژمارەیە دووبارە دەبیتۆ 2 3 4 5 6 7 ئەوە ڕێسایەکی باشە. پرسیاری 45 ئەو پرسیارە لە هەمان کات یەکەم جار کە دەیخینەوە هەست دەکەین زۆر ئاسانە، بەڵام ئاسانیش نییە. کەرتێک پێک بهێنە کە ژێرەکەی 36 بی و سادە نەکرابێ، کەواتە ئەگەر هات و نووسیت 5 دابەش 36 ئەو سادە کرایە، چونکە ناتوانانی چی دیکە کورتکردنەوەی لۆ بکەی. کاتە دەبی بگەڕێی لە ژمارە چی کە کۆڵکەی هاوبەشی هەبی لەگەڵ 36 وەکو چ ژمارە چی جووت وەکو 2 بۆ وێنە 2 دابەش 36 زۆر باشە، یان 4 دابەش 36 یان 8 دابەش 36 یان 6. ئەوە دەبی ئەو هابی دەبی ژمارەکە 3ش هەر دەبی، چونکە 3 دابەش 36 کۆڵکەی هاوبەش 3. پرسیاری 46 بە هەمان شێوە کەرتێک بهێنە ژێرەکە 24 بی، ئەوها ناتوانین بنووسین 11 چونکە کۆڵکەی هاوبەش نییە، بەڵام ژمارەکانی هەموو دەتوانین بنووسین 2 3 4 5ش ناتوانین بنووسین، بەڵام 6 و ئەوانە 8 دەتوانین بنووسین، 9 دەتوانین بنووسین. کەواتە هەموو ئەو ژمارانە ئەمن لێرە دەنووسم 2 دابەش 24. پرسیاری 47 لازۆ مۆبایلێکی هەیە بارستاییەکەی بریتیە لە 6 دابەش 50 کیلۆگرام. ئەم کەرتە بە شێوەی ژمارەیەکی دەی بنووسە. زۆر زۆر ئاسانە. ژێرەی ئەو کەرتەی دەکەمە 100 ئەگەر هاتوو لێکمدا لەگەڵ 2. وەکو ژمارەی دەی دەنووسم 12 لە 100 کیلۆگرام. لێرە هاتمە کۆتایی لاپەڕەهەشت دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەیەکی نوێ هەر بشی. لاوە لاوە گیانەکەم لاوە خودای بانی سەر توی بە من داوە خودای سەری سەر توی بە من داوە ئەی لاوە لاوە دەزانم مەردی نامە بنێرە بە زوانی کوردی شتێ بنووسە بە زمانی کوردی ڕسمێ بنێرە بە جلی کوردی ئەی لاوە لاوە
توی رو بکبم لاوا گیانەکەم لاوە بۆ خاتری خوددا ڕوو بکە بەم لاوە